خۆشەویستان سڵاوی خواتان لێبێ هاتینەوە لاتان لە یاریکی خۆشی یاری ماینکرافت پلەیستێشن 5 ئیدیشن. جەماعەت ئەمڕۆ هاتووین یاری ماینکرافتان بۆ دەکەین. ئەمڕۆ جەماعەت فێرکاریتان بۆ ئەکەین کە چۆن خۆتان وان بڵۆک دروستکەن. ئەم فێرکاریەتان بۆ دەکەین لە ئاخیرا خۆتان چۆن وان بڵۆک دروستکەن لە ئاخیرا ئەم فێرکاریەتان بۆ پێ دەڵێن. با بینە مۆدەکەی خۆمانەوانەیە شتێکمان دروست کردووە جەماعەت. سێریگەن جەماعەتیمان دروست کردووە جەماعەت. ها ئەو جارە بۆسە بە ئالێرۆنە ڕۆینە جەماعەت چییە؟ سەوتی زۆر نایە. جەماعەتی خۆشەویستان وازانم گوێتان لێی نەبوو بەس دەی جەماعەتی خۆشەویست برا کریپەر تو کریپەر نایاڵێ ئەو لایڤە ماکەینەوانە زانی پالەماکەن جەماعە پالەماکەن دەی بمرە دەی بڕۆین بزانین ئێڵێت دەلم لا سیاڵەکە والله خۆزگەم بە کریپەرەکە با خێرا بخەوین. جەماعەتی خۆشەویستان ئەو لایڤەکەی داهاتوومان کە کردمان دە دایمۆندمان کردەوانێ. دە دایمۆندەکە بەشی چی کرد؟ یەک پیکاکسێک و دایمۆند ئاکسێک و پیکاکسێک و ئاکسێک و خاکە نازێک بەشی کرد. یەک دایمۆندیشمان بوو مایەوە و جەماعەت ڕێک کرمان بەمە. ئێستا بازانین چی بکەین؟ پیکاکسەکە بێنین لەگەڵ ئەوەیە. جەماعەتی خۆشەویستان کلیلەکەش بێنین کلیلی درگاکە ئەسە خواردمان نێنە گێزەرش بێنین. جەماعەت بالکۆنەکەمان جوانە بالکۆنەکەمان زۆر جوانە جەماعەت بێتاقەت بیتە ئایرە چاکە خۆیت و بڕۆن بەسەر کریپەری دێ جا کریپەرێڵێ لایڤەکەینەوە بە ئیسراحەت. جەماعەت ئەمانشمان دۆزیوانێ و بێدرۆک و ئێنجا وەکوونێ 3-2-1 بڕۆ بسمیللا مردنیا سەرکەوتن. خوا جەماعەت نانیشمان نەیاوە بە ئاژەڵەکان نانمان نەیاوە گەورە بوونا جوان ڕەشێکمان بۆ دروست وەڵا وەڵی بزانم ئەسە تۆ زێگا چون خواردنیشیان بۆ ێنم ئاگوناحن کاکە خواردنمان پێ نەیاون. وی توخوا نەتەقەی تۆ توخوا جەماعەتی خۆشەویستان توخوا جەماعەت هەمیان بەڕەڵا بوون خنام کورە وەڵی لە داخارمیانە گوژن جەماعەت خوا وەڵی جەماعەت بێتاقەتیان کردمە وەرە تۆ ئەومۆ خەریک بی لە ئاخیری شاب تەقەیتەوانەیە وەرە کێشە نییە دەی دروستی کەرەوانێت تراوایە بێ دروستیکی لاسە دروستیەکەینەوە ئیشی کەمان بۆ زیاد دەبوو کاکە چاوتان لێیە جەماعەت زۆ ناخۆش بووە هامیشیان ڕۆشتن وەڵی بەرس و ئاقلی جەماعەت با خێرا بڕۆین لە چێسەکەی قەیسەرەوەمان ئەمانە دانین تۆزە گۆشتی خوا ڕەشەکە مرد وڵی بێتاقەتی کردین بەس دێ مانەچینە و شتاتان پێپشانین کە دروستمان کرد بوو بەس دێ تازە ئیشەکەمانێتراوە بوو بدرێن بوو بە هی بێنی ئەو شتام دیدی ئاسنمان پێ لە خوارەوەیە ما لە خوارەوەی هەموو شتەکانمان لە خوارەوە کوا ئەوە تا 50 ئاسنەکەیە اینجا وەکوونێ چیمانەوێت دروستیکەین ئەومانەوێت با بەخوا دوایە جەماعەت دەترسم کریپەرێکە بێتەوانێ هەرمی ئەو کریپەرە بوو باشە کریپەر چی و بەسەرێنێ جەماعەت ئەوە کریپەر وەرەقەی چیەکە ئێستاچمە میانەگرمەوە بەزیتە نەیاڵم یەک دنکیان لە دەستم بچن جەماعەت
زۆر شتێکی ناخۆش بوو. تەواو میماکۆ کردەوە. ئەمە لابین ئەومان ناوێت. جەماعە ڕەنگی گەڵاکەی زۆر ناشرینە. جەماعەت تەواو بڕێم بزانین بەشەکە جەماعەتی خۆشەویستان. وەرە وەڵای یارم وتان نەگرمەوە بەخوا نەزانن نەجاتتان چی وەڵای یارم وتان نەگرمەوانێ بەلەم مەکەن. ئێڵەمە ئەمەتان بەسەرا چێت. دەی ئەی باوەڕ ناکەم بەش بکات. جەماعەت بەشی کرد باش بوو عەیبی نییە. کێشەکەمان ئەوەیە ئەمەنە بڕۆین ئێرە ببین دانیشین هین بکەین ئەمانە بەرین حەبلەکەم 4 حەبلم پێ بووە تەواوە بڕۆم ئێنجاوکنێ بچم بیانگرمەوە. وەرە بدا وەرە دەی ئاوەرە کوڕوازانی هێشتا منەونە داماوە مێڵم بڕۆی بەراوەرژە دەی کڕولەکەی چیمە وەرژی وەردەی لەبخۆ ئالەویە تا تۆ زێشیکە. ئەی بابە وەڵا ئەرمیان ڕۆیشتم کوڕم جارارم وتان بەسەلەیێن ئاوەرە مانگاکانم داخی مانگام لێ مانگاکانە مەمیان ڕێشتنەوە بێسفەت بوون نانی خۆیان خوارد و بەچکەی خۆیان کرد و ئەنجا ڕێشتن. نا باشە نایبیان نییە وەرە تۆش نەڕێ دی ئەو دانێک هاتە ژوورۆ دی تۆش وەرە ئەوە هاتن کوڕە خۆیان عاقڵن جەماعەت و بە زیتان ئەمانی من عاقڵن زیدانێ بوو ما بێرەیە واتان لەگەڵ کوڕە وەرن دوو مانگاکانم بەخوا ئێوە عاقڵن تۆش عاقڵی دێ بەس ئەگە خۆتان کەر نەکەن سێریکە نایتە دەرەوە و دامەنێ بیتە دەرەوانێ دەیزی گایان بۆ قفڵکە وڵای جەماعەتی خۆشەویستان شتێکی زۆر ناخۆش بوو ئەوەیان لێهین بوو کەمیان کردەوە بەس وەڵای ئێستا زۆرتان نەکەمەوە پەلە مەکەن با بڕۆم هینیان بۆ بێنم کە دەرگایەک بێنم یەکەم شت ئەوەی زەرور بێ یەک دەرگایە کەمان نەماوە دەرگایەک بێنین دەرگایەکمان هەیە ئەوە دەرگاکەیە ئەم 27 دانەش بێنین جەماعەت شیان لێ ئەکەین ئەچین ئەمە لێرە دائانەیە ئەمەتان لێ داخمی لاشۆ دێ لاچووە جەماعەتی خۆشەویستان خواکەرن خۆ بێتان لێ قەفڵێت چیەکەن ئەم بۆش بای دروستم کردو جەماعەتی خۆشەویستان هەرمی ماچا کرد جابڕ نەقاتی سەرۆ ئەمانە دانینەوە بڕێشتەکەتان پێپشان بین جەماعەتی خۆشەویستان سی فارمەکەمانکەن فارمەکەمانەوە ئۆش بسم الله الرحمن الرحيم أعوذ بالله من الشيطان الرجيم وتشيبو والله جماعة خرج وتشيبو بابا سيران كل والله جماعة جماعة بابروين أوشتكيا أوت بيدروكيش دروس ماكر
سجنك زاني إيركوين جماعة إيرا سجن ما دروس كربا بيدروك أما حوشكيتي حوشي سجنكو أما بالكاتب طاقتي أما درينيتو تقيان بيكيتو أما تشيس أما هناكيو أماش مصباحي حوشكية اشتكمان جوانا زور جوانا جماعة بداخواني أمر زوكات ما نابت لسمودكي خومان شتان بي بليمو ياريكين أمرو پێتانەڵم چۆن وان بلۆک دروستکەن بێ ئەوەی پاری پێبەن و نازام چی و چیکەن سبا بڕۆینە دەرەوانێم ئەمڕۆ ئەم ناتوانم دای لێ بوونەکەم زۆر لەسەر مۆدەکەی خۆمان بین بەس ئەو نە لەسەر مۆدەکەمان بووین بڕۆینە سەر ئەمە جەماعەت وەرنە سەر ئەمە مۆدێکی تازە دانین یینە سەر ئەمە لێرەینە خوارەینە سەر ئەم شتە جماعة با شتێکی شتان پێ بڵم جماعة دیتە سەر ئەمە ئەم ئاگرا یتە سەر ئەمە سیگەن جەماعەت ئەم هەموو شوێنی تیا توانی بڕێتە ناو ئەم هەموو شوێنی ئۆردن جەماعەت کاتێکدا بنێن بەڕای خۆتان چەرشەمە بڕۆن ئۆردن گوژین بەدڵی خۆتان ئەنجا ئەمە شوێنی ڤلیجەرە ئەمە ڤلیجەکانە جەماعەت ئەمە قەڵاکێ و ئەوەتانێ سواز لەوە بێنین و بڕۆین داینین جەماعەتی سەر ئەمە ئەماکەین یتە سەر ئەمە کە نایتۆ سەرمەیی تۆ سەر ئەمە و ئەیکەینە سەر کریتیف وەجەماعە بیرتانە چیتە سەر ئەم ئاگرەکە ئەماکی بەس ئەمە و هیچ شکەنە هیتە سەرەوە یەک زەربەکەی جەماعەت ئێنجا بۆ ئەوەی وان بڵۆکەکەمان دروست بکەین چۆن دروستی یەکەین کریتیڤە مۆدەکە چۆڵە یەک شتی تیانە هەر چۆڵە یەک دانە ئەلەمە دێنین لە لم بەدی دەکەینەوە بۆ ئاسمان دەی ئەیڕۆی نەیبین ئەیبین هەتا شوە بەس بەلەم مەکەن هەتا عەرزەکە دیار نامێنێت جەماعە جا سێریکەن جەماعەت عەرزەکە دیار نامێنێت ئەمنە بەسیە ئەنجا لێرەوانێ ئاوا تۆزێکە ماکەی چونکە شتەکە تۆزە گەورەیە تایکی ئاوا سێریکەن ئاوا مەکەی ئەمە شێرکاری وان بڵۆکە مەچم پارە بەن بە وان بڵۆک نازانەوە بێ 5,000 بیتێ پاری تێکی مایکرافتەکە لەمە ئەیکەی و ئینجا ئەمە نابێ چی ئەهێنین جەماعەت بلۆک کام بلۆکانە هێنین ئەلەم بلۆکە نە بە منە ئەم بلۆکە ئەهێنین جەماعەتی خۆشەویستان ئەم بلۆکە کوامەیە ئەم بکوا بلۆکەکە چی لێت یەک دەقە بابی دۆزینەوە سەی دۆزینەوە پەلەمەکەن جەماعەت ئەوەتە ئەو بلۆکەکەی ئەم بلۆکە ئەهێنین لێرەیە چی ئەکەین ئەمە دائەنین لاڤە و بورکان ئەم لاکەین بە لاڤە ئەم لاکەین بە بورکان جەماعەت ئاوا بوو ئەوە نەبوو با تێک نەچێ زانی چۆن بوو قادرمە ئازانی ئەلەمانە ئەمە هێنین سپی بێ هەر ڕەنگێک بێ ئەم ئاویتی ئەەکەی دەزان وایە تاپ مۆدەکە دروست بوو ئینجا وەکوونە جەماعەت پەلەمەکەن بۆ ئەوەی داریشمان دەستکەوێت سێریکەن چی ئەەکەین
بەس ئەمە بێ بکەی جەماعەت دێتر تەواو هیچیکە بە سورڤایڤڵ بە کریتیڤ ناهێنیت یەک شتیکە ناهێنی بە سورڤایڤڵ ئەوە فێڵت کردووەگە بیکەی بەس ئەمە ئاکەی تەواو بۆی دارمان دەستکە بێ ئەویش ئەمە ئاوا ئاوا ئەم ڕیزانە هەمی پڕ ئەکەی لە دار بۆ ئەوی دارمان پێ بێت دار ئەنجا ئەوکوونێ سێریکەن خۆشمان یەک بلۆک ئەهێنین یەک دانەهێنین ئەنجا سێریکەن جەماعەتی خۆشەویستن جا ئەگەر تۆزێک گەورەتریکی ئابەم لما هینترە بێ جەماعەت زۆر ئاژەڵیەت سێریکەن ئێستا ئەوەتە ئەو دروست بۆیەوە ئەو دروست بۆیەوە ئاگەرتان لێ جەماعەت وم بڵۆکەکەمان دروست کرد بە ئاسانترین شێوە جار جەماعەتی خۆشەویستان ئێستا خۆما تۆزێ خەریکیە بین تۆزێ خۆما گەورەیەکەین ئەگەر حەستان لێبوو ڤیدیۆی تیا بکەین ئێتر بەردەوام بین لایک بکەن و ئەگەر بگاتە پێنج دانە لایک ئێمە ڤیدیۆتان بۆ لەسەر تاقی ئەەکەینەوە نێ لە بۆ بڵۆکەکەمان ئەی بابە سووتین ڤیدیۆتان بۆ تاقی ئەەکەینەوانێ و ئێتر فێرکاری نوێتان پێ ئەڵێن فێرکاری کەتان پێ ئەڵێن سەما فێرکاریەکی زۆر باشە بۆ ئەوەی پارەنەی بەوەم بڵۆک و خۆت بڕۆی نازانم 1000 دانە بڕۆی یەک 5,000 بەوەم بڵۆک بڕەوە تاوە ئەمە کەوتا عیبی چیە جەماعەتی خۆشەویستیان ئێستا خۆمان تۆسێکتان بۆ ئەکەین بەس پەلەمەکەن پێشەوە بهینکەین ئەمە جەماعەت فێڵیتیان نیە خۆگەوا بێ ڕێگە مرین ئەمە بێنین تۆزێ گۆشت بێنین گۆشت بەس گۆشتێنین تاوە جەماعەتی خۆشەویستیان هیچیکە ناکەین لەگەڵ ئەمن جەماعەت هیچیکە ناکەین تەواو هیچیکە نانی ئەگەروانە بێ جەماعەت کاکە ئەوە فێڵ نییە کاکە جەماعەت ئەگەوانە نەبێ هیما دەست ناکەوێت ئەمرین لە برسە سبا تۆ بۆەوەی جەماعەتدا مەڕمان پێبێ مەڕ بێت تۆزە زۆر مەڕ بێت ئەمانە دایبنێ مەڕ ئێستر یەن جەماعەت مەڕ زۆریەت پەلەمەکەن بۆ سبا ئەمانە دابنێ ئێتر مەڕی ژیان مانەسە زۆریەکەین جەماعەت بەجددی زۆر خۆشەوەم بڵۆک خۆم تاقیم کردوتەوانێ زۆریە خۆشە لەگە براکەمە یاریما پێ کردووە زۆر خۆشە ئەنجا جەماعەت ئاگامان لێ نەبێت هینەما خوا هینەما گوژێت کریپەروشتیشی تیا ڕیسپاونە بێتەوانێ ئەوەی ناخۆشە جەماعەت زۆر ناخۆشە کریپەروشتیشی تیا ڕیسپاونە بێت و ئەوەی بەدڵ نییە زۆر شتێکی ناخۆشە کریپەری تیا ڕسپاونە بێت و جەماعەتی خۆشەویستان زانن جا وەکوونێ بە سپڕیکەینەوە دای لێ بوردنی شەکەم جەماعەت ئەگەر هین بوو بێت زۆر لەینەکەمانە نەما کردووە هینمان نەکردووە لە مۆدەکە خۆما تۆ زیاریمان زۆر نەکرد بە بۆنێ من بڵۆکەوانێ جەماعەت خێرە دروست بوو لايف كم جمعت وي يسوتا حيفي جماعتي خۆشەویستان ئەنجا ئەمەش بکەین چێ سوتێکە چیە بۆ هاتووەتەویە داگەوامانەوە دەتەواو ئاوادانەیشمان دەستۆ ئەلوادانی جەماعەت زۆر خۆشم بڵۆک بەڕای خۆم یاریەکی خۆشە مایکرافت زۆر خۆشە دەستخۆشی لە ڕۆکستارەکەم کە دروستی کردووە بەجددی زۆر خۆشە با ئەم تۆزی دەستماکەوتۆ خێرا بڕین پڕیکەینەوەنێ جەماعەت باشە تۆزە گەورە ماکرەزانن تۆزە گەورە ماکرد جەماعەت جا بێدەکەش بە کریتیڤ نایەنم
ئێستا تۆزێکە لەوانێ مەڕوشت ڕیڤای بنەوانێ با مەڕوشت ڕیڤای بنەوانێ ئەنجای کەم ئەنجام بێتەکان دروستەکەم پێی داریشی لێە دیدی جەماعەت ئەو چیارە سووتێک کاکە جەماعەت نۆ دانە بلۆکمان کۆ کردوانە ئەوە بوو بەردەدانە سە زۆر باشە با بڕۆین گەورەیانکەین یاڵا دێ یاڵا دێ یاڵا دێ دێ جەماعە گەورەمان کرد زانیە دروست بوو دار زۆر زۆر دروست بوو جەماعەتی خۆشەویستان بەستە دیدی دەبڕنەوە دەخوا دەستان جەماعەتی خۆشەویستان زۆر زۆر باشە بە ئەسە لێرەیە ڤیدۆکە کۆتایی پێبێنین بێکۆ وەختێکی خۆشمان بێت بەسەرەوە بەسەر وە جەماعە بیرتان نەچێت ئەگە بگاتە 5 لایک دڵنیا بن وان بڵۆگتان بۆ ئەکەین ئەمە فێرکاری وان بڵۆگ بوو وە فێرکاری کەشتان بۆ دائەنین ئیشەڵڵا فێرکاری زۆرتان بۆ دائەنین خواتان لەگەڵ هەتا ڤیدۆیەک و لایڤێکی دیکە